جلطة نافيندا بولي عهد عربستان السعودي محمد بن سلمان را بجفا كوتي ديتن وكو شكاندنا سوزا هالمتاوية سروكتية كوتي دا قوتبو دي بهل عربستان السعودي ببا ولاتكي ندا خواسكري هفته که پشتی ورگرتنا بایدن سروکتیا امریکای وی سیاست امریکای لدور عربستان السعودي گوهرت و هلوستک تند لسر روشا مافین مروان لور دا به تایبتی پشتی کشتن و پارچه کرنا روزنامه وان واشنطن پست جمال خاشقجی لترکیه ده سالا 2018 دا استخبارات امریکا گوت کو دست میرد کشتن ده هيا و حکومت عربستان السعودي دست وردانوی رد کرد. پیفدار وزارت دروی امریکا نید پرایس روجا سشم د کنفرانس که روزنامه وانی ده گوت مجارا مافن مروان هردم لسر ماسه و کوشکا سپی دبیجه هل وستا بایدن لدور عربستان السعودي نهاتیه گوهرتن. ئەندامێکی لێژنەی لێکۆڵینەوەکان بۆ ڕووداوەکەی هێرشکردنی سەر کۆنگرێز لە 6 مانگی یەکدا ئەمڕۆ سێشەمە ڕایگەیان دانیشتنی داهاتووی ئەو لێژنەیە لە پێنجشەمەدا تیشک دەخاتە سەر هەوڵەکانی دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بۆ فشارخستنە سەر مایک پێنس جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020. لە ڤیددیوەکی تازە بڵاوکراوەدا لیز چینی لە ئەنجومەنی نوێنەران گوتی دانیشتنەکەی ڕۆژی پێنجشەمە تیش دەخاتە سەر هەوڵە بێوچانەکانی ترامپ بۆ ڕازیکردنی پێنس بۆ ڕێگریکردن لە ژماردنی دەنگەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی. ئەو دەڵێت ترامپ لەگەڵ پارێزەر جان ئێستمن و کەسانی دیکە پلانی هەڵوەشاندنەوەی هەڵبژاردنەکەیان داڕشت بوو. ڕۆژی دووشەمەش ترامپ دانیشتنەکانی بەگاڵتە جارانە و خیانەتکارانە ناوبردوو بانگەشەکانی پێشووی دووبارە کردەوە. سەرۆکی پێشوو کە بیل لە کاندیدکردنی دووبارەی خۆی دەکاتەوە بۆ کۆشکی سپی بەرگری لە هێرشەکەی سەر کۆنگرس کرد. سرکرده کۆماری سیناتۆیا ئەمریکا میچ مکانل ڕۆژا سێشەمێ گوت کۆ ئەو ژ چارچوەیە پرۆژە بریارە توندوتیژیە چەکان یا ئالیە دوو پارتیان ده کۆ دەستپێکا vê هەفتەیە هاتە ئەشکەرەکردن رازیە و دێ دەنگ بدە ئەگەر تشتێکی بنگەهین تێدا نەیە گوهارتن. سیناتۆر کریس مۆرفی سەرکردەی دەموکرات پرۆژە بریارێ ده ji ڕۆژنامەوانە را گوت barê giran qediya. پشتگیریا مکانل هێزەکە گرینگە ji bo grûpeke mezina qanûndanerên her du partiyan yên ku têda çaverêkirin piştgiriya projebiryarê bikin. Projebiryarê pêwîstî bi 6 dengî ji 100 dengên sînatoyê heye. Di encama komkujiya meha borî de li dibistaneke seretayiya Uvalde Texasê û bazareke Buffalo ya New Yorkê ev projebiryar ji pêşniyarên ku ji hêla serok Joe Biden و دموکراتیان و هاتنە پێشکەشکردن پڕ کێمترە. نرخی کرێی هێڵەکانی فڕۆکەوانی لە ئەمریکا لە مانگی یەکەوە بە ڕێژەی 47% بەرزبوونەوەی بەخۆی و بینیوە و تەنانەت نرخەکان بەرزترە لە پێشپەتاکەش و ئەمەش ڕەنگە ببێتە هۆی خاوبوونەوەی گەشتەکان و فرۆشتنی بلیتی گەشتەکان. کۆمپانیای توێژینەوەی ئەدۆبی دیجیتال ئینستایز ئەمڕۆ سێشەمە ڕایگەیان کڕینی بلیتی گەشتە ناوخۆیەکانی ئەمریکا لە مانگی 5دا بە بەراورد بە مانگی 4 بە ڕێژەی 2.3% دابەزیوە و دەڵێت بەڵام بەهای ئەو فرۆشتنانە بە ڕێژەی 6% بەرز بووەتەوە و گەیشتوەتە 8.3 میلیارد دلار. ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی نرخەکانەوە. نرخی گەشتەکانی ئەمریکا لە مانگی 5دا بە بەراورد بە ساڵی 2019 بە ڕێژەی 30% زیادی کردووە. کاربەدەستانی هێڵی ئاسمانی دەڵێن دوای 2 ساڵ بەسەر پەتاکەدا خواستەکان بۆ گەشتکردن زۆرتر بووە و سەبارەت بە نرخەکانیش دەڵێن پێویستە نرخەکان بەرز بکەنەوە چونکە سوتەمەنی فڕۆکەکانیش بەرز بووەتەوە. یەدەکە فدرالیە ئەمریکا دێ ڕۆژە چارشەمێ بریارە خۆیە لەسەر گەڕا نویا زێدەکردنا ڕێژەیە فایزێ ڕاگەهینە کو تێ پێشبینیکردن ji ساڵا 1994 ve mezintirîn bilindbûna rêjeyê be. Piştî civîna du rojî ya girêdayî siyaseta diravî di demekê de ku Amerîka bi enflasyona xwe ya herî xerab ji 40 salî ve rûbirû bûye, bazar li bendeye ku rêjeya faîzê ya tund ji hêla fedê ve zêde bibe. Gelek bankên pêşeng û bankên weberhênanê di nav de jî JP Morgan Chase Wells Fargo Bank li bendêne ku Fed 75 xalên bingehîn rêjeya faîzê zêde bike da ku rê li ber zêdebûna enflasyonê bigire.
هر دوی درباره ده انفلاسیون هری بلند چل سالی و باندور ده سر حساب امریکیانیان که جبو دمین تنگ راکره بون راپرسیه که نو دیار دکه که جسدی 67 امریکی پرین خوین که دابون سرهف جدست دن ده انجام بهابونا کلو پلانده. پلەی گرانبوونی شتومە کە لە ماوەی 40 ساڵ داوێنەی نەبووە وای کردووە لە پاشەکەوتی خەڵکی ئەمریکا کەم بێتەوە. ڕاپرسیەکی نوێ دەریخستووە کە 67% خەڵکی ئەمریکا بۆ قەرەبووکردنەوەی گرانبوونی شتومەک پەنا بۆ پارەی پاشەکەوت دەبن. هەڵبەت پاشەکەوتەکان لە کاتی پەتاکەدا بەرز بوونەوە. بەشێکیش لەبەرەوەی خەرجکردنی پارە لە هەندێک ڕۆوە سەختتر بوو. بەڵام ئێستا ڕێژەی پاشەکەوتکردن لە سەردەمی پەتاکەش نزمتر بوونەوە. ئاماژەیەکی تری گرفتەکانەوەیە کە قەرزی کارتەکانی بانکیش پلان بەرز بوونەوە. ئێستا بەکارهێنانی خەرزی بانک زۆرتر دەبینین چونکە خەڵک هەوڵ دەدەن ڕێگەیەک بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە بدۆزنەوە کە لە بودجەی پاشەکەوتی خانەوادەدا هەیەە. ئەوەش مەترسی هەیە چونکە لە هەمان کاتدا کە قەرزەکە زیاد دەبێت هاوکات خۆت دووچاری بەرزبوونەوەی بەهای کاڵاکان بوویتەوە. لە نیویۆرک بازارەکانی دراوی ئاماژەکانی نوشستی ئابووری و هۆشداربوونەوەی بەرچاو دەدەن. بازاری سام و سەنەدی ناسراوی SOP 500 کە زۆرتر پشتی بە پلانی پاشەکەوتی خەڵک بۆ سەردەمی خانەنشینی بەستووە ڕۆژی دووشەمە تاپلەی 20% دابەزی. ئێستا بانکی ناوەندی ئەمریکا دەتوانێت لە کاتی بەرزکردنەوەی ڕێژەی سووددا دەست لە ڕێبازی بەرزکردنەوەی خۆی هەڵبگرێت کە ئێستا پێی وایە دەبێت بە شێوەیەکی لەسەرخۆ بچێتە پێش. ئابووریزانان وای پێشبینی دەکەن کە سیستمی بانکی ناوەندی ڕێژەی سوود بۆ سەروی 3.5% بەرز بکاتەوە کە ئەمە لەوە تا 1994 زاینەوە هەرە بەرزترین ڕێژە بووە. بەڵام کارناساندنی لە دۆخی ئێستای ئابووریدا دەرفەتێک هەیە. ئەوەندەش خراپ نییە. ڕێژەی پارە پاشەکەوتکردن بە هێواشیە بەڵام بێگومان بەرەو ژوور دەچن. زۆر پێدەچێت ڕێژەی بێکاری بگاتە 4%. ئاماری دوایین جار زیاتر لە 11 ملیۆن دەرفەتی کار خەریکە دەڕەخسێت. هەروەها هەوڵی خاوەن سەرمایان بۆ دیاریکردنی ڕێژەیەکی دیاریکراوی سوود بۆ ماوەیەکی دیاریکرا بۆ داهاتوو لە دۆخی جۆراوجۆردا بووە. بەڕێوەبەرایەتی بایدن بڕیارە ئەمڕۆ ڕێژەی قازانج لەسەر قەرز بەرز بکاتەوە و دەوترێت لە ساڵی 1994 ئەمە بەرزترین ڕێژەیە کە ئەمریکا بەخۆیەوە دەبینێ. بۆ زانیاری زۆرتر لەسەر ئەم هەنگاوی حکوومەتی ئەمریکا دەڕۆمە لای هاوکارم دەخیلی شەمۆ کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دەخیل ئەگەر دەنگی منت هەیە ئەو کاتت باش دەمەوێت دەخیل بزانم بەرزکردنەوەی ڕێژەی قازانج کاریگەریەکانی چی دەبێت لەسەر کۆمەڵگەی ئەمریکا و هەروەها دەمەوێت بزانم ئایا بەرزکردنەوەی ڕێژەی قازانج لەسەر قەرزەکان هەموو قەرزێک دەگرێتەوە یاوەکو هەر تەنها هەندێک قەرزی تایبەتە. با وەڵامی پرسیاری دووەم بدەم بێگومان هەموو قەرزێک دەگرێتەوە قەرزەکان لەسەر بگرێت لەسەر قەرزی خەڵک بۆ خانوو بۆ ئۆتۆمبیل بۆ هەموو شتێکی حتا کردت کارت کە پێدەڵێن کە کارتێکت هەبێ بەکاری بینی دوای ئەوە پارەکەی بگەڕێنیتەوە قازانج لەسەر وەردەگرێت بانک قازانج کرد هەمووی دەگرێتەوە. بەڵام بۆ پرسیاری یەکەم بێگومان ینی چەند خاڵێکی هەیە ینی ئەمە خەمی یەکەمی ئابووری ناسان ئەوەیە کە ئەم بەرزکردنەوەی ڕێژەی قازانج لەسەر قەرزەکانە بێ بەهۆی داکشانی ئابووری داکشانەوەی ئابووریان خابوونەوەی ئابووری. ئەمە خۆمان دەزانین ئەم لە پێش ڕۆژی ڕابردووە ڕۆژ بە دوای ڕۆژ ئاڵ و گۆڕ و بازرگانی ئیسەحمەکان لە بازارەکانی ئەمریکادا دێتە خوارێ. ئەمە یەک دووەم ڕەنگە ببێ بەهۆی ئەوەی کە ڕێژەی بێکاری بەرز ببتەوە جارێکی دیکە خۆمان دەزانین ئێستا لە ئێستادا ڕێژەی بێکاری لە ئەمریکا لە نزمترین ئازدایە. ئەمە وەکو بڵین شتێکی باشی ئابووریە کە سەرۆک بایدن بەردەوام باس دەکا. خاڵی سێم خاڵی دیکەی ئەوەیە کە ڕەنگە ئەم بەرزکردنەوەی ڕێژەی قازانج لەسەر قەرزەکانیان نەبێ بە چارەسەریەکی بنەڕەتی. ئەگەر نەبوو بە چارەسەرێکی بنەرتی ئەبوو بەهۆی ئەوەی کە وەکو بڵێن هەڵاوسان بگاتە ڕێژەی ساڵانی 2009 کە نزیک بوو ئەوە بەهۆی داڕمانی ئابوو. باشە دەخیل باسی هەڵاوسانت کرد وەک دەزانی ئەو هەڵاوسانەی کە ئێستا ئەمریکای گرتووەتەوە وەک دەوترێت لە 40 ساڵی ڕابردوودا بێوێنەیە. هەنگاوی بەڕێوەبەرایەتی سەرۆک بایدن چییە یعنی لە داهاتوودا بۆ دابەزاندنی ئەو هەڵاوسانە لە ئەمریکا؟ ئەو بڕیارەیە کە ئەوڕۆ ڕەنگە ڕابگەێنرێک ئەوەی شەک بەرزکردنەوەی ئەم ڕێژەیە
0.75 لە سەدا. خاڵی دووەم ئەوەیە سەرۆک وەکو لە هەواڵەکانمان لەگەڵەوە بیستمان سەرۆک بایدن مانچی داهاتوو سەردانی عەرەبستانی میرنشینی عەرەبستانی سعودی دەکا. بێگومان مەبەستی ئەوەیە کە داوا بکا کە ڕێژەی دەرهێنانی نەوت و ئەوانە بەرز بگرێتەوە و بگاتە بازارەکانی ئەمریکا کە خۆمان دەزانین ئێستا بۆ نمونە نرخی پانزین و نرخی سوتەمەنی و وزە لە بەرزترین ئازدەیە دیسە ئەویش یان شتێکی زۆر خراپە بۆ ئابووری. ئەمە ئەوەیە کە وەکو چۆن ئەم بابەتی زیادبوونی نرخی نەوت و سوتەمەنی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئابووری ئەمریکا. خاڵێکی دیکە پێم وایە حکوومەتی بایدن هەوڵ ئەدا یارمەتی ئەو کەمپانیانە بداتن بۆ ئەوەی کە پێدەڵێن گواستنەوە و گەیاندنی پێداویستیەکانی سازکاری لە ئەمریکا و لە هەموو شوێنی تری دنیا ئاسانتر بکری. ئەمە ئەبن بەهۆی ئەوەی کە تا ڕادەیەک ئەم بابەتەیان ئەم کێشەیە چارەسەر بکرێت. باشە دەخیل وەک پرسیاری کۆتایی دەمەوێت بزانم وەک دەزانی هەڵبژاردنەکانی میترمی ئەمریکا بەڕێوەیە ئەم هەڵاوسانە وەک دەزانی با بڵێن پرسی ئابووری پرسێکی گرنگە لە کۆمەڵگەی ئەمریکادا و ڕەنگە ئاراستەی هەڵبژاردنەکانیش لە ئەمریکا بگۆڕێ. بەو پێ دوای ئەم هەڵاوسانە تا چەند کاریگەری بێت لەسەر هەڵبژاردنەکانی با بڵێن کۆنگرێز یان میترمی ئەمریکا؟ کاریگەری ڕاستەوخۆ و یەکەم دەبێت چونکە هەموو جارێ ئابووری بابەتی یەکەمی هەڵبژاردنەکانی ئەمریکا بووە. ئێستا ئەگەر ببینین لە راپۆرتەکەشدا کە هاتووە 67% لە ئەمریکیەکانە پاشکەوتی خۆیان باکاردێن بۆ ئەوەی بتوانن پێداویستەکان بکڕن. ئەمەش بابەتێکی گەورەیە بۆ ئەمریکیەکان و ئێستا دەبینین گرانیش لە 8.6 لە ساڵی پار زیاترە. بێگومان کۆماریەکان ئەم بابەتە زۆر باش بەکاردێنین بۆ ئەوەی بڵێن ئەمە هەمووی خەتای سیاستەکانی ئۆبامایە ببورن بایدنە بۆیە بەکاردێنن لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بە بێگومان چووکە وەکو گوتم ئابووری هەمیشە بابەتی یەکەمی کەمپێنی هەڵبژاردنەکان. زۆر سپاس دەخیلی شەمۆ هاوکارمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. سەرچاو. سەرۆکە ئەنجومەنە نونەرانە ئەمریکای نانسی پیلۆسی ڕۆژە سێشەمێ لە واشنگتنێ ji بۆ ئەنداما نویا کۆنگرسێ کانی کۆنوەی مەراسیمێک سۆندخواردنێ لە دارخستە. کۆنوەی کورسیا ناوچەیە 22 یا کالیفۆرنایە ji بۆ دەما ماییە 170 یا کۆنگرسێ تژە دەکە. پشتی کۆنونەرێ بەرێ دەڤین نانس ئەو ڤالا هێشت ji بۆ برێڤەبرنا پلاتفۆرما مەدیا جڤاکیە سەرۆکێ بەرێ دۆنالد ترامپ یا بناوێ ترو سۆشل. کۆنوەی دێ بە قاسی 6 مەهان کورسیا نۆنسداگرە ji ber ku dema wê heta sê çileya 2023 didome. تام رایز نوێنەری ئەمریکا لە کارۆلینای باشوور دوای ئەوەی دەنگیدا بە لێپێچینەوە لە دانۆڵد ترامپ لەسەر ڕووداوەکەی شەشی مانگی یەک لە هەڵبژاردننی سەرۆکۆماریدا بۆ کۆنگرس هەڵبژاردننی سەرەتاییدا بۆ کۆنگرس دۆرخرایەوە. ئەو یەکەم کەسە لە کۆی داهکۆماری خوازی ئەنجومەنی نوێنەران کە دەنگیان بە لێپێچینەوەی ترامپدا بوو بۆ ئەوەی لە هەڵبژاردننی دووبارەدا نەتوانێت سەرکەوێ ڕایس کە 5 خول ئەندامی کۆنگرس بووە ڕۆژی سێشەمە لەلایەن ڕاسەڵ فرای نوێنەری ویلایەتەکەوە شکستی هێنا کە لەلایەن ترامپەوە پشگیری لێکرابوو. ڕایس لایەنگرێکی سەرسەختی سیاسەتەکانی ترامپ بوو لە واشنگتۆن بەڵام گوتی هیچ بژاردێکی بۆ نەماوە جگە لە لێپێچینەوە لە ترامپ بەهۆی شکەسهێنانی لە هێورکردنەوەی ئەو جەماعەتە کە بە توندتیژی هەوڵیاندا بوو هەڵبژاردنەکان ڕاگرن و پشێوی دروست بکەن. هاوکاتیش لە ویلایەتی نێڤادا ئادام لاکسڵال هەربژێراوی ترامپ لە هەڵبژاردنە سەرەتایەکانی کۆنگرسدا توانی سەر بکەوێت. دو ئەفسەرین پۆلیس ڕۆژە سێشەمێ هاتن گولەبارانکردن و کوشتن دەماکۆ لێکۆنین لەسەر بویەرەکە ئێریشکردنێ لە تاخەکە لۆس ئەنجلسێ دەکردن و گومانبار لە جهێ بویەرێ مر لە گۆڕ دەستەلاتداران. سەرئەفسەر ئەندرۆ مێر ji nivîsgeha kuştinan ya navçeya Los Angelesê got ku gumanbar paşê ji otelê reviya nava parkîngekê cihê ku lê zêdetir gulebaran bûn. Serokê demkiyê polîsan li El Monte Ben Lowry got beşê polîsan yê El Monte û civak xemgînin. Wî got min bihîstiye ku tekane riya ku meriv ji mirinê derdixe evîna jiyanê ye.
و ji bo min bawer bikin ku ew hatin hezkirin. Ev her du mirov hatin hezkirin. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. یەکینەیەکە ئۆپەراسیۆنên تایبەتین یوکراینایê li herêma Donetsk mayînên dijî tankan çandine da ku pêşî li pevçûnên leşkerên Rusyayê bigire. Endamên yekîneyê roja sêşemê pelên qalindên daran bi kar anîn da ku pêşketina xwe lê riyên qirêj di nav daristanê da veşêrin. Roj bi roj Rusya li Rojhilatê Donbasê yê Ukraynayê bi top û êrişên ezmanî yên bê navber davêje. Pêşveçûneke hêdî lê domdar dike ji bo kontrolkirina navenda pîşesaziya Ukraynayê ji ber ku pevçûn niha di meha xwe ya çaremîn de ye şerê Donbasê dikare rêça şer destnîşan bike. لە دوای داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە نرخی وزە و سوتەمەنی خۆراک لە سەرانسەری ئەوروپادا بە شێوەیەکی بەردەوام لە بەرزبوونەوەدایە. لە ئیتالیا نرخی سوتەمەنی بۆ 2 یۆرۆ بۆ هەر لیترێک بەرز بووەتەوە. میشێل کارۆس سەرۆکی کۆمەڵەی بەکارهێنەرانی ئیتالیا دەڵێت خێزانەکان و بەکارهێنەران بەهۆی بەرزبوونەوەی نرخەکانەوە ناچارن واز لە هەندێک شتی یا واز لە بەشێک لە پشوەکانیان بهێنن یان ژمارەی ڕۆژی پشوەکانیان بەلانی کەمەوە کەم بکەنەوە. بۆسنیاش بە هەمان شێوە نرخەکان تێدا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. بۆ نمونە نرخی زەیتی گوڵە بە ڕۆژە لە ماوەی نزیکەی 2 مانگدا 2 هێندە زیادی کردووە. لە کاتێکدا دان بەوەدادەنێن کە شەڕ لە ئوکرانیا کاریگەری لەسەر تێچووی ژیان لە سەرانسەری جیهاندا هەیە، بەڵام جیان لەو هۆکارە زۆرێک هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان لە بۆسنیا بە شکستی حکوومەتەکە دەزانن لە یارمەتیدانی هاووڵاتیانیان لە تێپەڕاندنی ئەو قەیرانەدا. بڕیارە بەم زوانە یەکێتی ئەوروپا بڕیار بدا لەسەر ئەوەی کە ئایا پێشنیاری ئەوە بکا کە ئۆکرانیا وەک کاندید بۆ ئەندامەتی یەکێتی ئەوروپا ناوی بدرێت یان نا. کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا کە دەبێت بە کۆی دەنگ پێشنیارەکە پەسەند بکە، بڕیارە لە دانیشتنی لووتکەی 23 و 24 مانگی 6 مشتومڕ لەسەرەوە پرسە بکە. لە کاتێکدا هەندێک لە سەرکردەکانی یەکێتی ئەوروپا ئاماژەیان بە پشتگیریکردن لەم هەنگاوە کردووە، هەندێک لە وڵاتانی ئەندامیش زۆر پشتیوانی لە بڕیارەکە ناکەن. بینەری راپۆرتێک دەبین لەم بارەیەوە. ئاوکاتی سەردانەکەی سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا بۆ کیێڤ لەگەڵ سەرۆکی ئۆکراینادا کۆبووەوە بۆ توێژکردن لەسەر ئاوەدانکردنەوەی وڵاتەکە و هەروەهاش بەرەو پێشچوونەکان لە دۆسەی ئەندامەتی ئۆکراینە لە یەکێتی ئەوروپادا. بڕیارە لە چەند هەفتەی داهاتوودا یەکێتی ئەوروپا دەست بکات بە تاوتوێکردنی ئەندامەتی ئۆکراینە. هەر لەم مانگەدا سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا بەڕێبەرانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپای ڕاگەیاند بوونی ئۆکراینە بە ئەندام لە یەکێتیەکەدا لە بەرژەوەندی استراتیژی ئەوروپادایە و هەروەهاش پێشوازیکردن لەو داوایی ئۆکراینە ئەرکێکی ئاکاریە. بەڵام دەشڵێت پێویستە ئۆکراینە پێوانەکانی یەکێتی ئەوروپا و داواکاریەکانیش جێبەجێ بکە. هەرچەند ڕۆژێک پاش هێرشەکانی ڕۆژی 24 مانگی 2 ڕابردووی رووسیا بۆ سەر ئۆکراینە، ڤۆڵۆدیمیر زەلنسکی سەرۆکی ئۆکراینە نامەیەکی نار بۆ یەکێتی ئەوروپا تا دەست بکرێ بە تاوتوێکردنی داوای ئەندامەتیەکەی. بەڵام هەندێک لە ئەندامانی یەکێتی ئەوروپا وەک هۆڵەندا، دانیمارک، نەمسا دوودڵن لەوەی ئۆکراینە ببێتە ئەندام. وەزارەتی دەرەوەی ئۆکراینە دەڵێت ئەو دوودڵیە دۆسیەکی ناوخۆیی یەکێتی ئەوروپایە. سەرەکیترین شت ئەوەیە کە پەیوەندی بە ئۆکرانیاوە نییە، بەڵکو دۆسیەیەکی ناوخۆی یەکێتی ئەوروپایە و پەیوەندی هەیە بە جیاوازی ڕوانینەکان و کێشەکانی ئایندەی یەکێتی ئەوروپا و زۆربوونی لیستی چاوەڕوانیەکانی وڵاتان بۆ بوون بە ئەندام، بە تایبەتیش وڵاتانی ڕۆژاوای بەڵکان کە دەمێکە چاوەڕوان دەکەن. نوێنەری ئۆکراینە بۆ ئەنجومەنی ئەوروپا دەڵێ وڵاتەکەی لە سەدا 63 ڕێوشوێنەکانی ڕێککەوتنی لەگەڵ ئەوروپادا بەجێگەیاندووە و ئەمەش وەها دەکا نزیکتر بێتەوە لە پێوانە و ڕێوشوێنەکانی یەکێتی
ئەوروپا. ئەمە دەبێت ئاماژەیەکی سەوز بۆ ئۆکراینیا و هەروەها بۆ پرۆژەی یەکێتی ئەوروپا کە لە ساڵانی پەنجاکانەوە دەستی پێکردووە بە ئامانجی یاشتی و پاراستنی یاشتی و هەروەهاش پێکێنانی کۆمەڵە یاشتی. لەبەرەوە چرای سەوز بۆ ئێمە و چرای سەوز بۆ ئەندامیەتی وڵاتی زیاتر بۆ پەرەپێدانە و وەک بەرزکردنەوەی کارتی سوورە بەڕووی پۆتندا تا ئیتر نەتوانێت بڵێت لەوێ ئێوەیان ناوێت. باڵیۆزی ئەمریکا بۆ ڕێکخراوی ئاسایشی و هاریکاری ئەوروپا دەڵێت ئەندامەتی ئۆکراینە لە یەکێتی ئەوروپادا لە بەرژەوەندی ئەمریکاشدایە. ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئۆکرانیا تا خۆی تەرخانکات بۆ ژمارەیەک دامەزراون نێوەن پارێزگاری دەکەین لە دیموکراسیەت و سەروەری کۆمەڵایەتی و پاراستنی خاکەکەی و هەروەها شەر هەموو تایبەتمەندیەکانی سربەخۆی لە وڵاتەدا کە پشتیوانی دەکەین و زۆر دەمێکیشە پشتیوانیان دەکەین. مایکل کارپنتەر دەڵێت ئۆکراینە پاش ئەوەی لەم شەڕە هەڵدەستێتەوە دەست دەکا بە ئاوەدانکردنەوە و دەبێتە وڵاتێکی بەهێزتر و یەکگرتووتریش بە بەراورد لەگەڵ پێشتردا. رێخستنا لێبورینەیە ناونەتەوەی ئەمنستی ئینتەرناشنال گوت کۆ بۆمبەبارانە بەردەوام یا رووسیا لە باژارێ خارکێڤێ ئوکرانیا لە ڕۆژهەڵاتی ئوکرانیایە و ئاڤێتنا ماینان کۆ بە ماینên بەڵاوبووی تێ ناسکردن دیگە ئاستا تاوانên شەر. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەوەی لەلایەن ژان باپتیست گاڵۆپینەوە چاوی پێداخشێنراوەتەوە و ناوبرا و ڕاوێژکاری لێکۆڵینەوەکانی ڕێکخراوی ئاماژە پێکراوە دەڵێت بۆمبارانی بەردەوامی رووسی بە تەقەمەنی هێشووی بۆ سەر شاری خارکیڤ لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا و هەروەها باراندنی مین لەو جۆرەی پارچەیەکی زۆر بە دەوری خۆیدا پەرش و بڵاو دەکاتەوە کاتێک دەیدا بە زەویدا دەڵێت ئەمانە دەگەنە ئاستی تاوانی جەنگ کە کوژرانی بەسەدان هاوڵاتی مەدەنی ئۆکرانی لێکەوتوتەوە. لەو بارەوە ژان باپتیست گاڵۆپین ڕاوێژکاری لێکۆڵینەوەکان لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی گوتی بەکارهێنانی ئەم جۆرە چەکانە هەتا ئێستا بە تاوانی جەنگ دادەنرێن ئەگەر هاتوو ئەم چەکانە بە شێوەیەکی هەڕەمەکی بەکار بهێنرێن و ببنە مای کوشتنی کەسانی مەدەنی یان زیان پێگەیاندنیان. بۆ نمونە گاڵۆپین ئاماژەی کرد بە کردنە ئامانجی یاریگەیەک لە شاری خارکیڤ بە بۆمبی هێشووی و گوتی ئەوەش کوژرانی 9 کەس و هەروەها برینداربوونی 35 کەسی لێکەوتەوە. هاوکات ژان باپتیست ڕاوێژکاری لێکۆڵینەوەکان لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی گوتیشی شاری خارکیڤ ئەوەی دووەم گەورەترین شاری ئۆکرانیا دووچاری بۆمبارانی نیمچە ڕۆژانە دەبێتەوە لەو کاتەوەی رووسیا لە 24 مانگی دووەوە هێرشی کردە سەر ئۆکرانیای هاوسێ و کاربەدەستانی ئۆکرانی لەو بارەیەوە گوتیان 606 کەسی مەدەنی کوژراون و 600,000 کەسی شاری خارکیڤیان بەجێهێشتووە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی دەڵێت لەو لێکۆڵینەوەی کە لە مانگی نیسان ئەنجامیدا و 14 ڕۆژی خایان گەیشتە ئەو دەرئەنجامەی رووسیا بۆمبی هێشویی و مینی لە خارکێڤ بەکارهێنا بوو. هاوکات ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتەکەیدا دەشڵێت بردومانکردنی بەردەوام و هەڕەمەکی و بێدەست پاراستن لەلایەن هێزەکانی رووسیاوە بۆ سەر ناوچەی نیشتەجێی هاوڵاتیان لە شاری خارکیڤ کوژران و برینداربوونی بەسەدان هاوڵاتی مەدەنی ئۆکرانی لێکەوتوتەوە. دەشڵێت ئەمە دەگاتە ئاستی تاوانی جەنگ. جێی ئاماژەیە مۆسکۆ لە ڕابردوودا کردنە ئامانجی کەسانی مەدەنی ڕەت کردەوە و ئۆکرانیاشی بە ساختەکردن لە بەڵگەکانی تاوانەکان تۆمەتبار کرد. نا رووسیا و نا ئۆکرانیاش ڕێکەوتنامەی نێودەوڵەتیان واژوو نەکردووە لەسەر قەدەغەکردنی بەکارهێنانی بۆمبی هێشووی. هاوکات ژان باپتیست گاڵۆپین لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕاوێژکاری لێکۆڵینەوەکانی ڕێکخراوی ئاماژە پێکرا و دەشڵێت هێزەکانی ئۆکرانی یاسای نێودەوڵەتی پاراستنی مرۆڤی پێشێل کردووە بە جێگیرکردنی تۆپخانە لە نزیک خانوبەری هاوڵاتیانی ئۆکرانی ئەوەی وای لە هێزەکانی رووسی کرد ئەو ناوچانەی نیشتەجێبوونی هاوڵاتیان بکەنە ئامانج. ڕێکخراوەکە دەشڵێت ئەمەش بە هیچ جۆرێک واتای ئەوە ناگەیەنێت و ڕەوایی و پاسا و ناداتە هێزەکانی رووسی هاوڵاتیانی مەدەنی ئۆکرانی بکەنە ئامانج. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئارتێشا ترکیە ئیرۆ چارشەمێ لە ناحیە سنوون و یا
شنگال دو ایریش پیک آنینه یک جوان لمجلس گلا سنونیه و یا دنجل فروشگاه ولاتی کی سیویل دایه و ده انجام ده تنها سه کس هاتنه کشتن و بهتری 5 کسان بریندار بونه جبو آگاهی بهتر لدور وان ایریشان و هر وها لدور پلان ترکیه اپراسیونه که لباکور روجلات سوریه هفکارین ما ازلام یاساک جناوندا نوچین دنگ امریکا و کاوا عمر پامنری ما لموصل کناج دهوک به مرانه دما و باش کاوا آگاهین داوی لدور وان ایریشان چنل جمته بله دم باش کاک صلاح ایرو دمجمر 12 نیورو گور دم شنگاله فروکین ترکیه دو دربین کوجک ل ناوندا ناحیه سنون دان کو ناحیه سنون د کویته بناری جای شنگاله عالی باکور و آرمان جوایا ایکی مجلس گل بو یا ناحیه سنون کو کرا آرمان جو نیسان در با دوی دکانه که حولاتیه که سویل کریه آرمان کو پیداویستین دبستانان یعنی کو پیداویستین مکتبا دفروشیدن و انجامه دا دوان هر دو ایرشا دا زیدتری 5 حولاتی بریندار بوینه و گرزانیاریت ما حتی نها 3 حولاتی جهاتینه کشتن ایک جوان حولاتیان سنیله اکو تمنوی نابرا 14 حتی 17 سالیه دایه بریندارین سختی هاتینه بریندار کرن و گو هستینه نخوشخانه تلحفر و نخوشخانه موصله باشه کاوت ریاکسیون جالیه عراقی جالیه حکومت ناوندی عراقی و تداخویانی ت برپرسان بحثا و ایرشان کری نکری یعنی دنوا خلکی دا چاو بحثوان ایرشان دبه بله کاک صلاح بری از بکوامت لایوی داد گل هوا من گل مدیر ناحیه سنون پیوی لی او گلک او اول گوت جیر آلای کردستان موش از باورم دنگی تا حتی برین هر حال از وگرم جم تکاو حتی دنگی تا چید به از بچم جم ازلم الوی دره ناوندا نوچین دنگی امریکا ازلم یعنی ت لواشنطن ت اگاهی درباره وان ایریشان باوی تایبت ایریشن لشنگال بوی تشتک هيا تبر پرسان بحثاوی کریه نکریه و پشتی وجیل دور او اپراسیون پلان کریه ترکیه کو تم دخوازه باکور جلات سوریه بکه تشتکی نود و درباره ده هيا بله صالح دما حتی کو برنامه ما دست پیکر جی کاربدستین امریکی روبریا بایدن سر ایریشا شنگاله یا کو ایرو پیکاتیه ت داخویانی نهاتیه راگاندن لگور شوپاندن امه لدبکو د پرس کنفرانسا روزانه یا پنتاگونه کو او دمجمیرین پیشته وره درخستن او مجار تکه و روژوی هر واجه آلیدن و نه تنه ev براستی صالح ev چند روزن لواشنطن سر اپراسیونا پلانکری یا ترکیه ام تو داخویانی نابینن لی دشونه ده ام نرخاندن شیروه و هن راگاهاندن این گرینگ ین پسپور و شیروه کاران دبینن یک جوانا کو ام دکارن به تماشوانین خوره پاروه بکن اوه تی گوتون که لواشنطنه شانده کی پای بلندی یا ترکیه به سروکتیا شورمند سرکیه اردوغان ابراهیم کالن evdirojen serdanek nefermi le Washington'e pektinin u le paşderiyen gırti be karbedestin Amerikire civinin gelek green pektinin te gotunku kalın uşandeya Türk jiboku peyama Erdoğan ku debeje emi jibo operasyonek Türk ser rojava ya ser haremin Kurdin Suriye desture jitu velateki nekin tevi nerazibunin Amerika o velatin rojavayı ve göestine revebriya Biden bike le hevdem rasteres çaveriya ciddiyeta nerazibunin Amerikî bikin. Her wa paspor باشه ازدم ببرازی وگرم جمتاز باور کاوادی سا وگریا کاوا متخواست و خاله خوا بردوام بکیتی دا برپرس دستلدارن هریم چد بحثا چد کند وی درباره ده
هەر وەکو پێشتر من دیار کردی من پەیوەندی ڕێڤەبەرێ ناحیا سنۆنێ کرد ویوسا بوو من ئاشکرا کرد و ژێر ئاڵای کوردستانê موشekên ژێر ئاڵای عێراقê bibûre موشekên Tirkiye dêneme çunke ew cihê hatiye armançkirin sala ew cihekê dezgehên fermangehên fermî yên nahiya Sinûnê lêne û heman demda cihekê bazirganî ye ku xervebûna xelkê sivîl wêrê tête kirin lewma zorbey qurbaniyên vê êrişê ve her du dirbên li nahiya Sinûnê kirîn hawlatiyên sivîl bûn. باشه از بچم جم ازم دیسا ازلم یعنی لگور شیروا کار بحثا وی که دکن ناکن اف نه ایریشه که کل باشوری کردستان ام ببیجن لعراق بگشتی لدجی ام ببیجن گور کو ترکیه دبیجه اندامین گریداین پارتی کارکرین کردستان پکی که نوام دزانن کل اپراسیون وان لباکور رجلات سوریه اوجی به ارمانجه گریدانک دناوینا و اپراسیون وان ایریشان ده هیتنه لگور شیروا کار دبیجن بله لگور شیروکارن امریکی د بیژن کو جوخه اف دمکی درجه ترکیه اپراسیونین خونه بردوامی لی بتایبتشی ایرشین درونی لی حرم کردستان عراقی و لی حرمین دبن کنترل کردن لی سوریه بردوام دکن و اف پروژه یک برفره یا پلانکری یا ترکیه و اوی به وی ایرشا پلانخواه به operasyonek taybet ya li Suriye berdewam bike. Her wa pisporên Amerîkî dibêjin ku piştî serdana İbrahim Kalın û şandeya Türk dibe ku di demek Kürt de Türkiye dest bi operasyona xwe ya li Suriye bike. Baş Özlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîka û Kawa Umer peyamnêrê me li Herêma Kurdistana Iraqê gelek spas bû demawa. دوا بە دوای دەست لە کارکێشانەوەی نوێنەرایەتی ڕەوتی سەدر لە پارلەمانی عێراق ئەو وڵاتە دەکەوێتە ناو کێشمەکێشێکی تری ئاڵۆزی سیاسیەوە. ئەم بڕیارەی موقتەدا سەدر پرسیارە گەلێکی زۆری لە شەقامی عێراقدا دروست کردووە لەوانەش ئایا پرۆسەی سیاسی لەو وڵاتەدا بەبێ ڕەوتی سەدر بەڕێوە دەچێ یان ئەو هاوپەیمانیەتی دوای هەڵبژارنەکانی مانگی دەی ڕابردوو پێکێنران چارە نووسیان چی دەبێ؟ ئایا ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژارنەکان لە ئارادایە؟ سنوور کەریم پەیامێری دەنگی ئەمریکا و هەروەها دڵشاد ئەنوەر پەیامێری دەنگی ئەمریکامان لەگەڵە لە سلێمانی و لە گەرمیانەوە بە شێوەی ڕاستەوخۆ. دڵشاد و سنوور سپاسی ئامادەبوونی هەردووکتان دەکەم. سنوور دەمەوێ لای تۆ دەست پێ بکەم. هەندێک لایەن داوایان کردووە هەڵبژارنەکان دووبارە بکرێتەوە. ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژارنەکان بەڕای تۆ چەندە؟ ئەم کاتتان باش دیارە وەکوزانین ئەو بڕیارە لە ناسنەوەی شانەوەی ڕۆژی سەدر لە ناو پەرلەمانی عێراق بڕیارێکی لە ناکاو بوو بۆ هەموو لایەنەکان بە تایبەتی بۆ ئەو لایەنانی کە ئیتفاقی هاوبەشیان لەگەڵ ڕەوتی سەدرا هەبوو بەڵام بەڕای چاودێران بەپێی ئەو خوێندنەوە واقعە و خوێندنەوەی سیاسی دۆخی عێراق لە ئێستادا ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژاردن بەڕای من بەڕای بەشێک لە چاودێرانش ئەگەرێکی دوورە لەبەرەوەی لە ڕاستیدا عێراق لە ڕووی سیاسیەوە بە تەواوەتی هیلاکە شەقام هیلاکە شەقام تووڕەیە ئەگەر باز لە دۆخی هەرێمی کوردستانش پێی لە هەمان دۆخدا بزەرەکە دۆخی هەرێمی کوردستانش لە ڕووی سیاسیەوە ئێستا نالەبارە بۆ لە ڕووی تێگەی جەماوەری شەقامیشەوە بەڕاستی خەڵک زۆر تووڕەیە بۆیە هەم لایەنە سیاسی کوردیەکان لەگەڵ دووبارەکردنەوەی هەڵبژاردننی هەڕێی من لە ئێستادا و هەم عێراقیش لەبەرەوەی کە بۆ خۆی هەڵبژاردن ئەنجامدانی هەڵبژاردنی پێشوەختە بوو بۆیە دووبارەکردنەوەی هەڵبژاردنێکی پێشوەختەی کرد بەڕێی من ئەگەرێکی تا ئاستێک دوورە. باشە دەگەڕێمەوە لات سنوور با بڕۆینە لای دڵشادیش. دڵشاد ئەگەر گوێت لە دەنگم هەیە دەمێ بزانم وەک باز دەکرێت دەڵێن دوای کشانەوەی پارلەمانتارانی ڕەوتی سەدر هەندێک پێیان وایە سەدر تەماشاکەر و بێدەنگ نابێت لە مەڕدۆخەکە و پێدەچێ وروژاندنی شەقامی عێراقی و ئاڵۆزکردنی دۆخەکەی لێ بکەوێتەوە. زانیاریەکانی ئێوە چی دەڵێن؟ بەڵێ زۆر سپاس دیارە ئەوەی کە تازەترین زانیاری کە لە ئارادا ئەوەیە کە ڕەوتی سەدر دوای کشانەوەیان لە پەرلەمانی عێراق سەدر خۆی پەرلەمانتارەکانی بانگێش کردووە بۆ حەنانە بۆی لەگەڵیانە کۆ ببێتەوە ڕەنگە ئەمڕۆ یاخود سبەی لەگەڵ پەرلەمانتارەکانە کۆ ببێتەوە. هەندێک زانیاری لە ئارادایە کە سەدر جۆرێک لە پاشگەزبوونەوەی پێوە دیار بێ
سەبارەت بە کشانەوەی پەرلەمانتارەکانی لە پەرلەمانی عێراق کە خۆتان ئاگادارن لە ڕابردووە سەدر زۆر جار لە حکوومەت کشاوەتەوە و گەڕاوەتەوە، بەڵام ئەمە یەکەم جارە، یەکەم ئەزمموی سەدرێکە لە پەرلەمانی عێراق پەرلەمانتارەکانی بکێشێتەوە. بۆیە دەوترێت هەندێک زانیاری هەیە کە ئاماژە بەوەکەن کە سەدر جۆرێک لە پاشگەزبوونەوەی پێوە دیارە، بەتایبەتیان پاشگەزبوونەوەیە زیاتر لایەن پەرلەمانتارەکانیانەوەی کە پێیان وایە کە ئەمە چۆڵکردنی گۆڕەپانەکەیە بۆ نارەکانیان وەپیان وایە ئەمە لە کاتێکە کاوان 73 کورسیانەیەوە گەورەترین کوتلەی پەرلەمانین بەجێهێشتنی گۆڕەپانەکە بۆ لایەن ڕکابەرەکانیان بەتایبەتی چوارچێوەی هەماهەنگی لە بەرژەوەندی ئەواندا نییە. بۆیە ڕەنگە ئەمڕۆ سبەینێ دوای ئەوەی کە ڕەوتی سەدر خودی سەدر لەگەڵ پەرلەمانتارانی ڕەوتی سەدرا کۆ ئەبێتەوە، ڕەنگە بڕیارێکی تر بدەن. ئایا بە بڕیاری کشانەوە و پاشگەزبوونەوە و گەڕانەوە بۆ پەرلەمان کە خواستی پەرلەمانتارەکانیانە، یاخود سووربوونی سەدر لەسەر کشانەوە لە پەرلەمان و هەوڵی با بڵێن ئۆپۆزیسیۆن بوون لە دەرەوەی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی عێراق مەبەستم پەرلەمان و حکوومەتە. لەم حاڵەتاندا ئەگەری زۆرە ئەگەر سەدر نەکشێتەوە یاخود با بڵێن نەگەڕێتەوە بۆ پەرلەمان، ڕەنگە پەنا بباتە بەر وروژاندنی شەقام و ئەنجامدانی خۆپشاندان و خۆپشاندانی ڕەنگە لەم کاتاندا سەدر دەستی بۆ نەوات، بەڵکو ئامادەکاریەکە بە دوای مبەڕیر و پاساوە ئەگەڕێ بۆی بتوانێت کە نارەکانی لە قاڵبدا ئەوەی کە هەیە سەدر ئەگەر بکشێتەوە پەشیمان بێتەوە لە بڕیارەکەی بۆ گەڕانەوە بۆ پەرلەمانی عێراق، ئەوە بیش گەڕێتەوە بە شێوەیەک لە شێوەکان سەدر لاوازە بێ لەبەرەوەی بۆ کشانەوەکە هیچ پرسی لە هیچ کام پرسی بە هیچ کام لە پارتی دیموکراتی کوردستان و عەرەبی سوودە نەکردووە. بەڵام ئەگەر نەش گەڕێتەوە ئاماژەکان بۆ ئەوە چونکە ڕەوتی سەدر بە دوای ئەوە بگەڕێن کە شەقام بخرۆشێنن و یاخود بە دوای بیانوە بگەڕن بۆی تەمەنی داهاتووی حکوومەتی داهاتووی عێراق کەم بێت و بتوانرێ هەڵبژاردن جارێکی تر لەماوەی دیاریکراوە ساڵێک بێ ساڵ و نیوەک بێ ئەنجام بدرێتەوە. ئەوەی کە ڕەوتی سەدری خودی سەدری بە تەواوەتی تووڕە کردووە کۆمەڵێک مەوزوعەیەکە لەو مۆزوعانەوە بووکە دڵشاد دێمەوە لات بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە، بەڵام پێشەوە دەمەوێت پرسیارێکی دیکە لە سنوور بکەم. سنوور وەک دەوترێت دەڵێن هەندێک گۆڕانکاری لەوانەیە بەرچاو بێتە ئاراوە، یەکێک لەو گۆڕانکاریانە دەڵێن لەوانەیە گۆڕانکاری لەسەر هاوپەیمانێتیەکەی دوای هەڵبژاردننی نێوان با بڵێن سوننەکان و پارتی دموکراتی کوردستان و هەروەها ڕەوتی سەدر بێ. پێ دوایە لە دوای ئەم کشانەوەیە با بڵێن کشانەوەی پارلەمانتارانی سەدر لە پارلەمان گۆڕانکاری لەسەر ئەو هاوپەیمانێتیەش دروست ببێ؟ بەدڵنیاییەوە هەر خۆی کشانەوەی سەدر ئۆتۆماتیکی ئەو اتفاقە خۆڵی نێوان پارتی و سەدرەکان و بەشە سوننەکانی هەڵوەشاندەوە. بۆیە ئێستا دۆخەکە بۆ پارتی بە بەڕوای من قازانجویستە لەبەرەوەی کە لە دۆخێکی ئەحراجی ناوخۆیی و دەرەکی شام و پارتی دیموکراتی کوردستان بە بەشداریکردنی لەناو ئیتفاقیە، لەبەرەوەی بەشێک لەلایەنە کوردستانیەکان پێیان وا بوو کە بەشداریکردنی پارتی لەو ئیتفاقە تێکدانی یەکگرتووی لایەنە کوردیەکان بووە. بۆیە لە ئەگەری هەڵوەشانەوە ئیتفاقە طبعاً پارتی پێویستە بگەڕێتەوە جارێکی تر بۆ مێژی گشتی بۆ من پێم وایە لەلایەکەوە دەمێنێتی گونجاو بۆ لایەنە کوردستانیەکان کە پاکێجێکی هاوبەشی کوردستانی ئامادە بکەن بەیەکڕێتی کورجارێکی تر بچێتەوە ناو ململانەکانەوە بچێتە ناو ئیتفاقەکانەوە. بە پێ زانیاریانەی کە من لەبەردەستمە طبعاً ئەو ماوەی دوو ڕۆژە هەمومان نەزانین هەڵدێکی کێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هاوسەرۆکی کێتی باڵغە پاڵەبانی لە بەغدا بۆی کە بتوانن لە ماوەی ئەم 20 ڕۆژەدا بە تایبەتی لە کاتژێژنی قوربان واتە دەکاتە 10 شەوت کە دانیشتنی ئاسایی پەرلەمانی عێراق بەسێ دەکاتەوە تا ئەو کاتە بتوانن هەموو لایەنەکان کۆ ببنەوە بە تایبەتی ئیتفاقی بینی پارتی یەکێتی دروست ببێتەوە و بە پاکێجی کوردستانیانە بچنەوە پێشەوە بۆی کە پێکهێنانی حکوومەت بە زۆرینەی دەنگ پێ بپەڕێنن. بەڕێی من ئەمە خۆناغێکی ئاسان نابێت بەرەوەی سەدر ڕاستە ئێستا لەناو پەرلەمان کشاوەتەوە، بەڵام ئەمە دەلالە بێ لەوەی کە سەدر بە بێدەنگیدا بێشێت، لەبەرەوەی کە یەکێک لە کاندیدەگرتەکان بۆ پۆستی سەرۆکوەزیران بنووری مالکیە کە خودی سەدر دیکەی لەسەری هەیە قبولکردنی ئەوە لە پێکهێنانی حکوومەت بە سەرۆکایەتی بنووری مالکی باوەڕ ناکەم لە لای خەڵکیەکان جێگەی قبولکراو بێت. بۆیە بەڵام بۆ کورد پێم وایە دۆخەکە زەمینەکە زەمینەیەکی لەبارە کە دەتوانێت سوود لەم پاکێجە وەربگرێ لەم دۆخە وەربگرێ، بە تایبەتی کە عێراق لە ئێستادا لە دۆخێکی اقتصادی زۆر باشەیە بەشێکی قەرزەکانی یاوەتەوە کورد دەتوانێت بەشێک لە بەرگە دەستوریەکانی بگەڕێنێتەوە بە پاکێجێکی هاوبەشی کوردستانیانە بچێتە بەش اتفاقدا لەگەڵ لایەنەکانە
زۆر باشە سنوور بە بگەڕێنەوە بۆ لای دڵشادیش بۆ تەواوکردنی خاڵەکانی دڵشاد باسی هۆکارەکانت کرد گوێمان لێ دەبێت. بەڵە دیارە سەدر کاتێکە لە بڕیاری کشانەوەیدا لە پەرلەمانی عراق پێی وابوو دەتوانێت لەو ڕێگەیەوە کە عملی سیاسی لە عراق کە ماوەی نزیکەی ساڵێکە تووشی چاقبەستی و بۆ جارێکی تر بیشڵاقێنێتەوە بەوەی کە ببێتە هۆی هەڵوەشانەوەی پەرلەمان و تعطیلکردنی عملی سیاسی و ئەنجامدانەوەی هەڵبژاردن کە سەدر پێی وابوو ئەگەر هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە دۆخەکە لە بەرژەوەندی سەدر کۆتایی پێدێت. بەڵام دوای کشانەوەی ڕەوتی سەدر پێی وابوو کە کۆمەڵێک لە پەرلەمانتارانی سەربەخۆوە پێی وابوو کە عەرەبی سوننە و تەنانەت هاوپەیمانەکانی تریشی لە پەرلەمانە کشێنەوە و بەم شێوەیە عملیەکە دۆخی سیاسی عراق ئەشڵەقێنەوە و لە چەقبەسووی دەرباز دەکەن. بەڵام ئەوەی کە مای چاوەڕوان نەکراو بوو بۆ سەدرەوە بوو کە ڕاستەوخۆ دوای کشانەوەی ڕەوتی سەدر چوارچەوەی هەماهەنگی و هەستیان کرد کە بۆشاییەکەیە کە ئەتوانن لەمە دوا پڕی بکەنەوە کەوتنە جموجوڵ بێ پێکەنانی حکوومەتی عراق و دیارە ئەوان باس لە کاندیدکردنەوەی نوری مالکی سەرۆکۆزیرانی پێشووی عراق کەنەوە جارێکی تر بۆ پێکەنانی حکوومەت کە مالکی ڕکابەرێکی توندی سەدرا و ئەتوانم بڵێم ناکۆکیانی نێوانیان لە ناکۆکی سیاسیەوە سەری کێشاوە بۆ ناکۆکی شخصی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وەکو جۆرێک لە تەحەداکردنی سەدر لێکرایەوە ئەمە سەدری بە تەواوەتی تووڕە کردووە. خاڵێکی تریش کە سەدری جاری تووڕە کردەوە بوو کە سەدر پێی وابوو هێزانی کە لە گەڵیا بوون پێشتر ئەوانیش بایکۆتی عملی سیاسیەکەن و پەرلەمانی عراق تووشی هەڵوەشانەوە و ڕۆیشتن بۆ هەڵبژاردننی پێشوەختەکەن بەڵام هەموو ئەمانە ڕووی نەدا. لە هەمان کاتیشدا هاوپەیمانەکانی سەدریش لە سەدر تووڕەن چونکە سەدر ئەو بڕیاری کەدای بۆ کشانەوە لە پەرلەمانی عراق تاکلایانە بوو و پرسی هیچ لایەنێکی نەکردبوو. ئەوەی کە من بە دوجاچوونم کردووەوە گفتوگۆم لەگەڵ زۆرێک لە بەرپرسانی سیاسیا کردووە ئەوان باس لەوەکەن کە بڕیارەکەی سەدر بڕیارە کتوپڕەکەی سەدر تەنانەت بۆ پارتی دیموکراتی کوردستان و عەرەبی سوننەش با بڵێن کتوپڕ و چاوەڕوان نەکراو بوو و ئەتوانم بڵێم حەلبوسی کە خۆشی لە دۆخێکی خراپە بوو کە جۆرێک لە معامەرەی لەسەر بوو هەوڵە درا کە با بڵێن دۆسیە یاسایی بۆ زیندوو بکرێتەوە لە پۆستەکەی لا ببرێ. کتوپڕ دوای کشانەوەی سەدر ئەم دەرفەتەی قۆستەوە و باسی لەوە کرد کە پەرلەمان هەڵاوە شوێنرێتەوە و شوێنی کورسیەکانی سەدر پڕەکرێتەوە. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان پەیامێک بوو ئەمەی کە حەلبوسی گەیاندی بۆ چوارچەوەی هەماهەنگی بەوەی کە پێشتر ئەوان لەگەڵ لەسەری زۆر باشە دڵشاد بەداخەوە کاتەکەمان کۆتایی پێهاتوو. زۆر سپاسی هەردوو پایامنێرمان لە سلێمانی و گەرمیانەوە دەکەم سنوور کەریم و دڵشاد ئەنوەر کە لەگەڵماندا بوون. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Li İsraîlê kanala 12 ya nûçeyan ragihand ku polîsên Stenbolê ji bo parastina welatiyên İsraîliyên ku li paytexta Tirkiye dimînin ewlekirina cihên ku İsraîlî lê wê ne ji bo bi Mosadê re û şopandina tîmên terorîstên Îranê hevkariyê dikin operasyoneke bê hempa dike. Raport dibêje di nava hişyariyên berdewam de ku Îran plan dike êrişî hedefên İsraîlên li Tirkiye bike. Hêzên Berevaniya İsraîlê bang li hemû leşkerên li wî welatî dike ku demûdest vegerin li gorî nûçeyên çapemeniya İsraîlê ew bang li her kesî dike ku li Tirkiye dimînin yanî karmendê leşkerî ne û tavilê ji wî welatî vegerin İsraîlê. Her wiha destûrên pêşerojê betal dike û rê dide leşkerên ku bi ser yek ji firokxaneyên Tirkiye ve diçin an jî firîneke gerêdanê digirin bike. Hat ragihandin ku herî kêm hezar İsraîlî li Tirkiye bangên hişyariyê wergirtine û bangê rê li ber revandinê girt li gor welatiyekî İsraîlî ku got ew ji hewildaneke revandinê rizgar bû. وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی سێشەمە گوتی ئەمریکا دڵنیای کردوونەتەوە کە بڕیارەکەی ئاژانسی وزەی ئەتۆمی زۆر جەوهەری نییە بەڵام ئەمریکا دانی بە هیچ کام لەو بانگەشەدا نەناوە و پێداگیری دەکا لەگەڵ وڵاتانی دیکەی ڕۆژاوا گوشار بخرێتە سەر ئێران بۆ ئەوەی وەڵامی نیگەرانیەکانی ئاژانسی وزەی ئەتۆمی بدرێتەوە. پێکەوە راپۆرتێک لەم بارەیەوە دەبینی.
وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی سێشەمە ڕایگەیاند کە ئەمریکا دڵنیای کردوتەوە کە بڕیارنامەیەک لەلایەن ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی پەسەند کراوە بۆ سەردانیکردنی تەران ناجەوهەریە و تەنها پێش پەسەندکردنی بڕیارنامەکە لەسەر دەستپێشخەریکی نوێی ئێران ڕێکەوتون. ئەو سەرزەنشتەی کە لەلایەن گەلانی ڕۆژئاواوە خراوەتە ڕوو هەفتەی ڕابردوو لەلایەن ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیەوە پەسەند کرا. باز لەوە دەکات کە ڕێکخراوی چاودێری نەتەوە یەکگرتوەکان بە شکستی ئێران لە پێشکەشکردنی زانیاری باوەڕپێکرا و ناوی دەبات لەسەر مادە ئەتۆمیەکان کە لە شوێنە ڕانەگەیەندراوەکاندا لە سەرانسەری وڵاتەکەیدا دۆزراونەتەوە. لە ناکاو لایەنی ئەمریکی بۆ ئەوی گوشاری سیاسی بخاتە سەر کۆماری ئیسلامی ئێران و بێگومان بۆ بەدەستێنانی دەستکەوتی زیاتر لە دانوستانانە ڕاستەوخۆکاندا پێشنیاری بڕیارنامەیەکیان کردووە بۆ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی. هەرچەندە ئەمریکیەکان پێیان ڕاگەیاندین کە ئەو بڕیارنامەیە وا بووە. بڕیارێکی ناجەوهەریە هەرکردەوەی پێشکەشکردنی بڕیارنامەیە گوای لێکردین ئەمریکیەکان نەخستنە ڕووی بێبەش بکەین. ئێمە پاکجێکی نوێ و دەستپێشخەریەکی نوێمان خستە سەر مێزەکە. ئەمریکیەکان دەستپێشخەریەکەیان قبول کرد بەڵام پێداگریان لەسەر دەرکردنی بڕیارنامەکە کرد. ئێستا هەنگاوی ناوەکی زیاتر لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە کاردانەوەی ئەو بڕیارنامەیەدا هەیە، بەڵام ئێمە خۆمان لە دانوستانەکان بە دوور ناگرین. لە بەرامبەردا ئێران دەستی کرد بە لابردنی 27 کامێرەی چاودێری لە شوێنە ئەتۆمیەکان لە سەرانسەری ئەو وڵاتەدا و هەڕەشەی ئەوەی کرد کە لە داهاتوودا هەنگاوی زیاتر بنێت. هەرچەندە ئەمریکا دانی بە هیچ کام لەو تومەتانەدا نەناوە و پێداگری کردووە کە لەگەڵ وڵاتانی دیکەی ڕۆژئاوادا هێزەکانیان یەکخستووە بۆ فشارخستنە سەر ئێران بۆ هاوکاریکردن لەگەڵ ئەو ئاژانسا. پێشواسی لە پابندبوونی وەزیری دەرەوە دەکەم لە بەردەوامیدان بە دانوستان. ئێمە پێمان وایە دیالۆگ و دیپلۆماسی ئامڕازە سەرەکیەکانن بۆ بەدیهێنانی ئاشتی. ئێمە بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی ئەو ڕۆژە دەکەین کە پلانی کاری هاوبەش بگاتە ئەنجامێک کە مافی گەلی ئێرانە. ئەویش دیالۆگ و دیپلۆماسیەتە، ئەمە مافی گەلی ئێرانە. وتوێژەکان لە ڤێننا سەبارەت بە ڕێکەوتنە ناوەشیە چەقبەستۆکە لەگەڵ ئێراندا لە مانگی چوارە وەستاوە. لە دوای شکستهێنانی ئەو ڕێکەوتنە ئێران سەنتەرویجی پێشکەوتوو بەڕێوە دەبات و خاوەنی کۆگایەکی خێرای یۆرانیۆمی پیتێنراوە. شارەزایانی نەهێشتنی چەکی ئەتۆمی هۆشداری دەدەن کە ئێرانی هێندەی پێویست تا لە 60 یۆرانیۆمی پیتاندووە. هەنگاوێکی تەکنیکی کورتە تا ئاسی دروستکردنی چەکی ئەتۆمی کە لە سەدانەوەیە بۆ ئەوەی یەک چەکی ئەتۆمی دروست بکات ئەگەر بڕیاری ئەوە بدات. بەڵام ئێران پێداگری دەکات کە بەرنامەکەی بۆ مەبەستی ئاشتی خوازانەیە. تیمەکانی گەڕان ڕۆژی سێشەمە دوای ئەوەی ڕەشەبا و زریانێکی تون ناوچەکانی ڕۆژئاوا و بەشێک لە باشووری وڵاتی ئەمریکایان گرتەوە تەرمی کوڕێکی تەمەندە ساڵانیان لە گۆمە ئاوێکی شارێکی مڵواکیدا دۆزیەوە. بە پێی زانیاریەکانی بەرپرسانی ئاگرکوژێنەوە و پۆلیسی مڵواکی دوو کەسی تەمەند 30 ساڵ کە ئێوارەی دووشەمە لە هەوڵی ڕزگارکردنی منداڵەکەدا چوونەتە ناو ئاوەکەوە هێشتا بێسەر و شوێنن. کاربەدەستان ڕایەنگەیان شەوی دووشەمە تیمەکانی گەڕان بەهۆی بارودۆخی مەترسیدارەوە نەچوونەتە ناو تۆنێلەکانەوە و لە بری ئەوە فڕۆکێکی بێفڕۆکەوانیان ناردووەتە ژوورەوە بۆ دۆزینەوەی ونبووەکان. دوای زریانە توندەکان لە ویلایەتی ئەلینۆز و ئیندیانا و میشیگان و ئۆهایۆ زیانێکی زۆر دراوە لە هەندێک لە ناوچەکان و لە هەندێک شوێنی ئەو ویلایەتانەدا ئاوێکی زۆر کۆبووەتەوە. بینەرهێژا لەڤەر کورد کۆنێکشن ئایرۆ بە داوی هاتە بهێڤینە تشتێمە پێشکەشکری بەدلێ وەبن و دکارن هەر راپۆرت و تشتێن ناوا بەرنامەیەدا پێشکەش بووی لەسەر پلاتفۆرمên دەنگی ئەمریکا بشۆپینن تا سبەهی سلاڤên hevkarên min Xalid Fettah, Bêrîvanî Yusufî, Ferhat Fellahî li kontrolê û li vir li stûdyoyê Befra û Nûrî û min Salih Demîcer her şad û bextewar bin. تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.